من لە ساڵی 2007ەوە بەگشتی دەستمدا بواری داهێنانەوانەیە کە لە سەرەتادا ڕۆبۆتێکم دروست کرد کە تەنها وەکو بکوشوشەیەک وا بوو کە ئیتوانی سەما بکات. ئەلحەمدولیلا فکرەکەم پێشخست ئەوە بوو کە لە تەلەڤیزۆنا بینی مناڵێکی یابانی وتی ئاواتم ئەوەیە کە گەورە بووم گەورەترین ڕۆبۆت دروستکەم جا ئەم قسەی ئەم ناڵە بوو بە ئەساسێ بۆ من ئەموو باشە بۆ مناڵی وڵاتەکانی ئێمەش پێش نەکەون لەم بوارەدا. ئەو بە 2011 یەکەم ڕۆبۆتم دروست کرد کە باڵای 2 مەتر و 40 سانتیم بوو کە لە پێشانگایەکە ئەرزمان کە تەواوی کەناڵەکانمان داوەت کرد و ئیشێکی زۆر باشێک کرد و قسەیە کرد و توانای ڕۆشتنی هەبوو. لە ساڵی 2011 دەستمان کرد بە ڕۆبۆتێکی جەنگیش کە بۆ هاوکاری بە برا پێشمەرگەکانمان کە لە ڕێگەی وایەرەوانەیە تەحکوممان بە فەرمانەکانیە کرد. دواتر بیرمان لێ کردو ئەم فکرە پێش خین کە وەکو وڵاتانی پێشکەوتو ئەم ڕۆبۆتە جەنگیانە بکەین بە ڕۆبۆتێکی تەکنۆلۆژی کە ئێستا تەواوی دنیا شەڕی تەکنۆلۆژیاکە ئەوە نەماوە سەربازبنێ دەرێتە پێش شەڕەکانەوەی هەمووی لە ڕێی تیاری بەفڕۆکەوان و ئەم کۆنتڕۆل سیستەمەوەی کە ئێمەش ئیشمان لێ کردو ئەلحەمدولیلا نەتیجەیەکی باشی داینێ و گەشتین مەم ڕۆبۆتانە. ئەم ڕۆبۆتە ئەگەر بێت و بە وایر دروستیکەین تێچۆکەی خۆی ئەدات لە $500ەوە ئەگەر بێت و بە کۆنتڕۆل سیستەم دروستیکەین نزیکی 15 وەرەقاکەوێتوانێ و ئەش بەسرێ لە هەموو جیازێک ئێستا ئەمەمان بەسۆ لە کلاشیکۆفی ئەتوانی بەسی لە بیکەیسی دۆشکە واتە سیارەکانیشان بۆکەیمە کۆنتڕۆڵ و ئەتوانین لە هەمان کاتە فکرەمان بۆداناوە ئەم کەلا بێ بە جەگ و لە سەربان و شتەکان شەڕی پێکرێت. پلانی داهاتووم ئەوەیە کە جیازی ئەگەر کوژێنەوەکەم و ئەم جیازەوە سیارەکەم لە پێشانگایکی نێودەوڵەتی عرضکەین و بۆی بەتەواوی جیهانی بسەلمێنین کە ئێمەش وەکو میلەتی کورد هیچمان کەمتر نییە بەڵام ئەگەر بێت و لایەنی پەیوەندیدار دەستمان گرێت و بێتە سەرخەت.